والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەچی زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونم لە نێوان پۆلێک لە گەنجی شارەکە و لە زانکۆی کەرکووک بۆ یەکەمین جار بۆ پێشکەشکردنی سیمینارێک وەکو سیڤیەکی خۆم بۆی کە خۆم بە جەنابتان بناسێنم. من ئەحمەدم، باوکم ناوی فاتحە، خاوەنی بڕوانامەی ماسترم لە وڵاتی لوبنان، مامۆستام لە دەستگای قەڵەمی فێرکاری، ئیمام و خەتیبم لە مزگەوتی گەورەی شۆرا و چەند ساڵێکە ئیتر ئەوە خەریکی ئەم کارانەین، بەڵام هەدەفی من ئەوەیە کە زۆرترین گەنج بە تایبەت لەم شارەیە سوودمان لێ ببینێ و جێدەستێکی خۆمان لە کۆمەڵگەیە بەجێ بهێڵ. طبعا پێشەوەی بێمە لای پاوەرپۆینتەکە و بچمە ناوەڕۆکی بابەتەکە، چەند خاڵێکی حەزەکەم باسی بکەم. بەڕاستی خاڵی یەکەم بەڕێزان لە هەموو مرۆڤ، یعنی مێژووی ئەم گەردونەیە ئەگەر تەماشای بکەیت دائیمان مرۆڤ سەنتەر بووە، یعنی ڕووی خیتابی هەموو گەردون خوای پەروەردگاریش لەگەڵیا هەر لەگەڵ مرۆڤا بووە. یعنی ئەو شتێک کە لەگەڵ ئینسانایە وەش تاکە شتێک کە نەگۆڕ بێ لەم ژیانەیە بریتێ لە چی؟ بریتێ لە گۆڕانکاری. منە بێ باسی ئەوە بکەم. تاکە شتێک لەم گەردونەیە نەگۆڕ بێ بریتێ لە گۆڕانکاری. یعنی گۆڕانکاری هەمیشە لەگەڵمانایە، هەمیشە لەگەڵ سەرتەری گەردونە کە بریتێ لە مرۆڤەکان. خاڵیش تر ئەوەی پێشەوەی باسی ناوەڕۆکی بابەتەکە بکەین، هەر تاکێک لە ئێمە زەرورە ئەو متمانەی بە خۆی هەبێ و بزانێ ئەو قووەتەی کە پێوترێ گۆڕانکاری لە ناخی هەموومان هەیە. یعنی زۆر جارە پرسیارە ئەکرێ باشە ئێمە بۆ ناگۆڕین، گەنجی وا هەیە نازانێ ئەو ناخەی کە هەیەتی ئەو قووەتەی تایە. طبعا گۆڕانکاری قووەتێکە، ئێستا باسێکی قووەتێکە لە ناخی هەموو مرۆڤێکە ئەو قووەتە بوونی هەیە و زۆر زەرورە من ئەو قووەتە بدۆزمەوە لە چ شوێنێکایە و بەچی ئەتوانم گۆڕانکاری بکەم. لە دوای هەموو ئەمانە قەراردانی من زۆر زەرورە. بەڕێزان ئێمە هەموو قسەکانمان وەگەڵێ قسەی گەورەن، بەڵام کە لێرە دەرچوینە دەرەوە ئەگەر پراکتیکی لەگەڵا نەبێ، ئەگەر بێت و بە عەمەلی ئەنجامی نەدەین گۆڕانکاری ڕوونادا. من نەهاتووم عەسای سحریم پێ نییە، دارەکەی حەزرەتی موسام پێ نییە، من سحرباز نیم بڵێم هەموو عێراق و زانکۆی کەرکووکتان بۆ گۆڕم یەڵە با بگۆڕێ. ئەمەوێ بچێتە ئەو سەری هۆڵەکە، دەی بڕۆ هەر بڕۆ بە قسە ناڕوە. ئەگەر بێت و من بەدەستی خۆم هەڵی نەگرم و بیبەمە ئەوێ بڕوا بکەن هەتاکو 100 ساڵی تریش هەتا کۆتایی ژیانی ئەوە نا. لەبەرەوە قەرار بڕیاردان زۆر گرنگە. لە دوای ئەوەی کە ئەم شتانەمان بیست زۆر زەرورە ئێمە بڕیار بدەین لەو بوارەی خۆمانە هەوڵ بدەین گۆڕانکاری ئەنجام بدەین. خاڵێکی تر لەم گرنگتر ئەویش ئەوەیە هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر دەرەنجامی ئەو گۆڕانکاریە. ئێمە گەنجەکانمان بەداخەوان قسەیەکەم لە دوای ئەوەی کە ئەوێ گۆڕانکاریە دروست ببێ لە ژیانیا، هەستکردنی بە بەرپرسیارەتی زۆر لاوازە. لە بەرپرسیارەتی و مەسئولیەت ڕائەکا. گەنجی وامانەیە حەزەکان لە ژیانی بزنسە، ژیانی خۆی بەرەو بزنس بڕوە، بەرەو ڕەجل ئەعمال بڕوە، بەرەو تیجارەت بڕوە. کاتێک کە دەستی پێوادە کە فەشەلی هێنا حەز ناکە تووشی ئەو بارە ببێ، حەزی بە تەحەمولی مەسئولیەت نییە، بۆیە دائەڕوخێ. لەبەرەوە کاتێک کە تۆ قەراری گۆڕانکاریەکە دەی بێگومان ئەنجامی هەیە، سەرنجامی هەیە، ئەبێ ئەو سەرنجامە قبوڵ بکەین. ئەگەر سەرکەوتنە ئەوە دەستخۆشی لە خۆت بکە، ئەگەر کەوتنە ئەوە هەوڵ بدە ڕێگایەکی تر بدۆزیتەوە، چونکە ئەو ڕێگایەت هەڵە بوو. باش خاڵێکی تر کە زۆر گرنگە، گەنجی
ئەوەی کە گوێی لە ئێمە بێت و ئەم بابەتە ئەبینێ و قەرارەدا گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکە زۆر زەرورە فەهمی واقعەکەی خۆی بۆ هەبێ یعنی ئەو واقعەی کە تایە ئەژی ئەو بیئەی کە تایە ئەژی بزانێت لەکوێ ئەژی مەحەلی ئێعرابی تۆ لەکوێیە لەم وڵاتەیە لەم شارەیە چونکە جاری وا هەیە تۆ هەدەفێکت هەیە خەیاڵێکت هەیە ئامانجێکت هەیە ئەتەوێت پێی بگەیت ئەتەوێت گۆڕانکاری بکەیت لە پێناوی گەیشتن بەو ئامانجەتە بەڵام واقعەکەی تۆ ئەوە ناخوازێت بۆیە بێ خوێندنەوەت بۆ واقعی خۆت هەبێ و بزانی تۆ لەکوێیە لە چ بیئەیەکای لە چ گەڕەکێکای لە چ شار وڵاتێکای تا ئایا ئەتوانم ئەمە بگۆڕم ئەتوانم بیکەم یان ناتوانم بیکەم بۆی کە دوایی تووشی شۆک نەبم خاڵێکی تر کە بەلامەوە ئەمەیان زۆر گرنگە ئەویش ئەوەیە تەماشاکردنی دوای خۆمان ڕابردوومان تەنها وەکو بانکێکی زانیاری تەماشا بکەین گەنجی وامانەیە هەتاکو لە کولیەش تەخەڕوجەکە بەداخەوە هەرڵێک خۆزگە وان بکردایە وان بکردایە ئەگەر وان بکردایە ئەوە ئەبوو ئەگەر ئەوەم نەکردایە ئەوە نابوو ئەم خۆزگانە وای لێ کردووە هەنگاوی زیاتر نەنێ بۆ پێشەوە وای لێ کردووە دائیمە بەرەو دوا بگەڕێتەوە بۆ چونکە لە دواوە ئەژی چونکە هەمیشە ئاوڕی داوەتە دوا وەکو ئاسکەیەک کاتێک کە ئەبێتە نێچیری شێرێک کە هەمووشمان دەزانین ئاسکە لە شێر بەهێزتر و بڕواکردن بەڵام ئەوەنە ئاوڕەداتەوە بزانین چی ڕووی داوە چی بووە خۆزگەوان بکردایە خۆزگەوان نەکردایە ئیتر ئەبێتە نێچیری شێرەکە و ئەو مرۆڤەش ئەبێتە نێچیری ئەو زەمەنەی کە تایەش لەبەرەوە زۆر گرنگە تەنها ئەوەنە ئاوڕی دواوە بدە کە وەکو بانکێکی زانیاری وەکو کتێبێک دەرس لە هەڵەکانی خۆت وەرگری دەرس لەو ڕێگا فەشەلانە وەرگری کە پیایە ڕۆشتووی بە ئامانجەکانت نەگەیشتووی خاڵێکی تر و دێنە ناو بابەتەکەمانەوە ئەگەر تۆ بە ئامانجی خۆت نەگەیشتی لە دوای ئەوەی کە ئەم ڕێگایانەم پێوتن بە ئامانجی خۆت نەگەیشتی بزانە ئەستراتیجیەکەتت ڕێگاکەت غەڵەتە ڕێگاکەت غەڵەتە پێویستەکە بیگۆڕی پێم وابێ ئەم فیلمەتان بینیوە پیاوێکی کوێر سوالەکە کراوەتە فیلم کاتێک کە سوالەکە طبعا قسە ناکە عەفوەن هەر دانیشتووە مقەوایەکی داناوە لەسەر کاغەزێکا نووسیوێتی تکایە خێرم پێ بکەن طبعا کەسێک بەوێ ئەڵەتە بێسێنەکە جامەکەی هیچ پارێکی تیان نییە چونکە خەڵک ئەوەنە بەزەی پیان نایەتەوە ئەو پیاوە زۆر عاقڵە بە بەردەم یاڕەتە بێ ڕێک عیبارەکەی بۆ ئەسڕێتەوە ئەو عیبارەی کە نووسیوێتی ئەو ڕستەی کە نووسیوێتی بۆ ئەسڕێتەوە لە جیاتی ئەوەی کە نووسیبێتی تکایە خێرم پێ بکەن لەسەر کاغەزەکە ئەنووسێ وا فەسلی بەهارە و بەڵام من بەداخەوە لەو جوانیە مەحرومم فەرموو کاتێک کە ئەمەی بۆ نووسێ دوایی تر پارەی زۆری بۆ دێ ئۆشتانە ئەمە دەرسێکی زۆر گەوری تایە بەڕێزان ئەویش ئەوەیە ڕێگاکەت بەرەو خەونەکەت بگۆڕە گۆڕانکاری لە ڕێگای بەرەو خەونەکەت بکە ئەگەر پێی نەگەیشتی ئەگەر گەیشتی ئەوە خێران ئەمە وەکو مقەدیمەیەک بۆ چوونە ناو گۆڕانکاری بەڕێزان من لێرە نەهاتوو قسەی خەیاڵاویتان بۆ باس بکەم هەرگیز وعدی ئەوەتان پێ نادەم لە خەیاڵە بتانژێنم یعنی بتان بم بۆ خەیاڵ ئەو قسانەی کە منی کەم هەمووی واقعیە بەڵام بە ئەنقەس من ئەمینەم هەڵبژان ئەم بابەتە هەڵبژان چونکە ئەوەنە باسی گۆڕانکاری کراوە بەداخەوە بە بێکردار لەلامان بووە بە چی؟ بووە بە خەیاڵ یعنی هەر باسی گۆڕانکاری کرا یەکسەر وازای قسەیەکی زۆر گەورەیە بەڵام بەبێ ناوەڕۆکە بەس خۆی وان نییە ئەوەندە قسە کراوە لە گۆڕانکاری حتا سیاسەکان حتا لە کۆمەڵایە لە ئاستی کۆمەڵایەتی خۆمانە هەر کەسەوە هەڵەسێڵە یاڵە با بیگۆڕێت ئەیکوا کردار نییە وای لێ هاتوو لەبەر چاوی گەنجەکانمان گۆڕانکاری بووە بە شتێکی خەیاڵ بۆی منە ئەو خەیاڵە بکەمەوە واقعی و ئەنجامی بدەین بە پراکتیک ئاساییە مامۆستا ئەگەر بێن لێرەش دانیشتن زۆر ئاساییە گۆڕانکاری چییە؟ جارێ پێناسەی ئەگەر بۆ بکەین لە حتا ئەگەر لە گۆگڵیشا بگەڕی ئەمەنە پێناسەی بۆ کراوە ئەمەنەی قسە لەسەر کراوە وەگەڵای بێتام کراوە بێتام یعنی عەلەیکم سەلام بە پەنجەی دەست ناژمێردرێەوە هەر ناتوانین بیژمێری ئەوەنەی پێناسە بۆ کراوە بەڵام
یەک پێناسە هەیە کە ئەتوانم بڵێم لە پێناسەکانی تر زۆر جوانترە و تا ڕادەیەک جامعی مانعە ئەویش ئەوەیە گۆڕانکاری كردارك عملية تحول من واقع إلى واقع لغرض الاستمرارية والتطور. كردارك لبارودوخك وأدقورك وبارودوخي شتر. يعني بقول مني إسا كمان أمجلو برقم لبلاي. الروم وابو دوامكم أبيزي موحد بكم بلن. جلو برقي شتر كم بلن. لبارودوخك وقرام بو بارودوخي شتر. باشا. أم قران كارية بو لبردوهك. لغرض الاستمرارية والتطور. بردوام بون لقلت شيء لقلت برسدد لقلت تطور. يعني دلنيابن أجل قران كاري نبي نبردوام بون أبي ونتطور هو أداء. إساكا زيادة باسي أو دروشم كشكل. بلفن. باش. من پێشەوەی بێمە ناوەڕۆکی بابەتەکەم حەزەکەم چەند پرسیارە لە ئێوەی بەڕێز بکەم. پرسیاری یەکەم. فەرمووە مۆسەلەم. بۆ ئەوەی کە زیاتر پێناسەکەشمان لاڕوون بێت. جا لە پێش پرسیارەکە. طبعاً من تەڵەبەیەکم هەبوو لەناو مەکتەبە تەڵەبەکانم ڕیزە کرد. تەڵەبەیەک پێم پێکەنی وتی مامۆستا ئەتەوێت بەم نیزامە گۆڕانکاری ڕوودا یعنی عێراق بگۆڕێ دوای بار ممکن لە لای خۆم وتم بەڵێ ئەوەی کە من ئەیکەم لەم قانونە من قانونێکم داناوە بێ تەڵەبەکان بەڕیز بڕۆنە ڕێوە باشە دیار بوو ئەو تەڵەبەی کە باسێ کرد یعنی پێم پێکەنی سەفی 6 بوو من خەریکی سەفی یەکەکان بوو دوای هات بۆلا وت پێم پێکەنی یعنی ئەیوت تۆ ئەتەوێت ئێمەش وەکو سەفی یەکەکان تەماشا بکەی وتم بەڵێ ئێوەش بەم ڕیزبوونە هەموو عێراقتان پێ ئەگۆڕێ وتی چۆن وتم عێراق لە چێ پێکاتوە لە من پێکاتوە لە تۆ پێکاتوە لە ئەو پێکاتوە ئەگەر هەمومان بڕیاری وە قەراری گۆڕانکاری بدەین گۆڕانکاریەکە ڕۆدا وتی مامۆستا تێنەگەیشتم وتم من یەک نمونەت بۆ دێمەوە وتی چییە وتم لە قەناتی مەککە کاتێک کە نوێژەکە سودەیسی ئەچێتە پێشەوە سودەیسی ئەچێتە پێشەوە کاتێک کە عەباکەی وا لێ ئەکا 3 ملیۆن کەس لە دوایەوەی ئەڵێ ئێستا و کەلیمەیەکە هەر هەمووی بەو شێوە هەندەسیە ئەوەستن ئەمە چییە؟ سری چییە ئەمە؟ سڕەکەی چییە؟ بە یەک کەلیمەیەک گەورەترین ژەنەراڵی ئەمریکیش ناتوانێت 3 ملیۆن کەس بەیەکەوە بوەستێن بە یەک کەلیمە بە یەک وشە کە سودەی زوتی ئێستا و 3 ملیۆن کەس بەیەکەوە ئاوەستێن ئەمە سڕەکەی چییە؟ زانین چییە؟ سڕەکەی ئەوەیە کە هەر کەسە لە شوێنی خۆیەوە دەستی پێی کرد هەر کەسە لە شوێنی خۆیەوە دەستی بە گۆڕانکاری کرد ئەو شێوە هەندەسیە جوانەمان بۆ دروست بوو کەس نەیوت وەرەم لاوە یان تۆ بڕۆ ئەم لاوە تۆ وا بکرد نە کەس پێی نەبوو هەر کەسە لە شوێنی خۆی هەر مەوقعەکەی خۆی بوەستە ئەوەستێتەوە لەبەرەوە گۆڕانکاری وا نەزانین شتێکی گەورەیە بە ئێمە ناکرێت نا هەر لە خۆتەوە دەست پێکەین ئێساکەش باسیەکەین با ببینە سەر پرسیارەکان خزمەتان مامۆستایان خێر بێنێ تۆ دڵخۆشی ئەم وەڵامەکەی لای خۆت دانێ ئەم پرسیارە لەگەڵ ناخی خۆتا قسە بکە ئێستاکە و خۆت وەڵامی خۆت بدەرەوە ئایا تۆ دڵخۆشی ئەو شتانە چین تۆ دڵخۆشەکە زانکۆیە دایک و باوکە خێزانە هاوسەرە خۆشەویستە چ کەسێکە تۆ دڵخۆشەکە ئەو شتانە چین کە تۆ لە دڵخۆشی دوورە خاتەوە بۆ تۆ دڵ ناخۆشی ئەسڵەن گەنجی وایە ئەڵێ مامۆستا من هەمیشە دڵم تەنگە بۆ 1 2 3 4 خاڵەکان بنووسە لای خۆت داینی چی وای لێت کردووە بەرەو دڵ ناخۆشی بڕۆیەوە چی وای لێت کردووە دڵت خۆش بێ یان بەربەست چییە ئەمانە لای خۆت دانی خاڵێکی تر مامۆستا یان پرسیارێکی تر تۆ ڕازیت بە موستەوایی کە ئێستاکە پێی گەیشتوویت چونکە ژیان بەڕێزان قاڵدربەیە هەرچەندێ بڕۆی هێشتا کەرکەمە هێشتا نەگەیشتووی گەنجی وا هەیە ئەڵێ لێرە بەسە ئەوەستم تۆ ڕازیت بە موستەوایە ئافرەتی وا هەیە بگاتە کولیە ماڵەوە ئەڵێ ئەبێ شوو بکاتەوە نا کولیە نابێتەوە ئەو ئافرەتە خۆی ڕازیە بەوە گەنجی وا هەیە کولیە تەواو ناکات بڵێ بابە کولیە کراوە
شهادەی چی؟ باشە بۆ معلوماتە منە تایسە تەعینیم ماستەریشم خوێندووە تایسە لە هیچ شوێنە تەعینیم لە مەکتەبێکی ئالی دەرسە دەمەوە بە عەقد و محاضرە و شتان بەڵام ئێستا پێتان دەڵێم شەهادە چ گرنگیەشی هەیە و چ گۆڕانکاریەکی لە ژیانی منە کردووە تۆ ڕازیت بەو مستەوای خۆت بە ئایان بە نە لای خۆت داینێ پرسیارێکی تر باش لە خزمەتە ئەگەر ڕازیت بەم مستەوای خۆت ئێستا پرسیارێکی تریش دێتە پێشەوە طموحت هەیە بۆ زیاتر صریح بە لەگەڵ خۆتە تۆ ئەو توانایەت هەیە گۆڕانکاری زیاتر بکەی لە ژیانی خۆتە تۆ ئەتوانی زیاتر ئیبداع بکەی باش بە عیبارەتێکی تر ئەتەوێت لە دوای مردنی خۆت چەند ساڵ بژیت سەیەکی متناقضە لە دوای مردنی خۆت چەند ساڵ ئەتەوێت بژیت من پێتەڵێ چەند ساڵ ئەتەوێت 1000 ساڵ ئەدەمێت لە منەوە وەریگرێت چێ ئەوێت لە دوای مردنی خۆی 1000 ساڵ بژیت هەر لە دنیا ئەدەمێ بڕوا بکە وعدێک پێدە وعدەکە چییە؟ هەتاکو گڵۆپ و کارەبا هەبێ باسی ئەدیسۆ نەکرێت بەچی؟ لەبەروی جێدەستیان هەبوو لەبەروی قەراریان داوە لە دوای مردنی خۆیان 500 ساڵی تریش 1000 ساڵی تریش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئەم دینە بمێنێ باسی پێغەمبەرەکرێ باسی بانگەکرێ باسی قورئانەکرێ لەبەرەوەی جێدەستیان هەبوو لە کۆمەڵگەیە لەبەرەوەی بەو واقعەی خۆیان ڕازی نەبوون بەو ئاستەی خۆیان پێی بەرز بوو خۆ پێغەمبەر ئاستێکی زۆر بەرزی هەبوو لە کاتێک کە دوورەکەوتەوە لە بتپەرستەکان دوایەوەی کە وەحی بۆ هات ئەوە ڕازی نەبوونە بە واقعەی خۆی لێرە نابێت بوەستە بە شتی تر هەیە گەورەترە ئامانجی گەورەتر چاوەڕێمەکە بە شتی بچووک حتا لە دوعاکردنە ئەڵێ مرۆڤ عەیبە موسڵمان عەیبە داوای سوچێکی بەهەشت بکە سوچی بەهەشت چییە؟ بڕۆ ناوەڕاستی بەهەشت چاوەڕێکە داوای ناوەڕاستی بەهەشت بکە داوای فردەوس الأعلا بکە طموحت گەورە بێت طموحت بەرز بێت یعنی نەگەرەوە لێرەوە ئەوەستم قەینەکە کورە هەر باشە شەهادەی شەشەکەمە بێ بەسە ئەخان لێ بنەماڵە وایە ئەڵێ ئافرەتمان کە گەورە بوو ئیترە بێ شووبکە نابێت کولیە تەواوکە نابێت شەهادەیە بێت لە کوڕەکانیشە بەڕاستی ئەڵێ بەسەوە لە شەهادەکەی هەبێ شەشەکەی هەبێ ئیتر بچێ ئیشکە یعنی ئەمە لێرە طموحەکەی کوشت لەبەرەوە ئێمە توانای زیاترمان هەیە و خەونی زیاترمان هەیە توانی پێ بکەین خاڵێکی تر مامۆستا باش ئەوە فرێدە باسی کردەوە باش ئێمە مامۆستا ئەحمەد بە چێ ناسنەوە ئێوە ئێستا حالیە کراسێکی مۆری لەبەرایە چاکەتێکی قاوەی قەیسی ڕەنگ لەبەرایەتی قژی بە شێوازێ داناوە قسەکانی لە خۆی گەورەترە دەنجی بەرزە ئەماناوی تایبەتمەندیە وایە ڕەنجی وایە باڵای ئەوەنەیە قەڵەوەکەی وایە ئەمانە تایبەتمەندیە بۆ کەسێک بۆ مرۆڤێک پێناسیتەوە گڵۆب چییە؟ ئەوەیە یعنی هەمووی پێناسیتەوە تەغییر چییە؟ یان چۆن بیناسینەوە چەند تایبەتمەندی لە خۆگرێت تەماشای ئەو ڕسمەکەن ئەکۆن مامۆستاجیان بە ڕسمە ئەم ڕسمە ئەگەر تەماشای بکەی ورد ببیتەوە طبعا من داوای لێبوردن لە خوشەکان مەکەم ئەم ڕسمەم هێنا بۆ ئەوە نییە کە وەکەڵێ تەنز و ئەو شتانە بێ بەڵام بۆ زیاتر هێنانەوە بینی خۆمان زیاتر ڕسمەکە بینینە نزیشی خەیاڵی ئێوە ئەم ئافرەتە نیوەی دەموچاوی بە مەیکئاپ زۆر جوان و صاف کردووە کە ئێستا ئافرەتی وا هەیە ئەوەندە مەیکئاپ لە دەمچاویدان لە دەرەوە شکڵێکە لە ماڵەوە شکڵێکی ترە ئەمە چی وای لێ کرد مەیکئاپەکە گۆڕی تا هەندێک تایبەتمەندی بۆ خۆی زیاد کرد ئەو گۆڕانکاریە دروست بوو تەماشای ئەم لایەکە هەمووی زیب بکەیت ئەمە نەخۆشیە لە کۆمەڵگە بەڕێزە من مامۆسای ئاینیم من مەلام ئەزانم بەخوای گەورە کەیسم بۆ هاتووە لە مەحکەمەی کەرکووک ژن و پیا و تەلاق پیاوەکە تەلاقی ژنەکەی داوە لەسەر ئەوەی کە لە دوای شەوی زاوایەتیەوە دەموچاوی وەکو پێش شەوی زاوایەتی نەبوو ئەڵێ ئەم ئافرەتە نییە کە من چوومە داوای ئەو دەموچاوە نییە کە من چوومە داوای بۆیە هەڵمیان خەڵەتە بۆی ئەو ئافرەتە تەلاق درە یعنی کەیسی تەلاق هەبووە لەسەر ئەو ڕسمە لەبەرەوە ئەمە نەخۆشییە بەس من بۆ ئەمەم هێنا باسی تایبەتمەندیەکانی گۆڕانکارێکی چی وای لەم دەموچاوە کرد ئاوا جوان بێت بێگومان هەندێک ئەدەوات هەیە هەندێک مەیکئاپ هەیە سوورا و سوپیا و ئەو شتانی کە لای خوشەکانمان ناسراوە باش یەکەمین تایبەتمەندی بۆ گۆڕانکاری ئەبێ ئەوە بزانین کە گۆڕانکاری لابوودە منهو
يعني حتمية شيء حتمية يعني لابد منه أما كان بحياتهم أي بنا ريو تماشا كان هر أبي ببي يعني ببي قرانكاري أظن بو مردو كسيك نابر إلى تريش دابر الشيء وأظن زو بريخة بروا بو شو بو قبرسان بو لبروي بو جنكا باشا أو مردو بو جنكا الميت ليش يتفسخ يعني؟ لبلا ويلا قرانكاري كبير يعني احنا ليش ما نحب الميت؟ الانسان اللي يموت ويطلع روحه يعني روحه يروح احنا ما نحبه ليش؟ ونشوف يتفسخ الجسم مالته ليش؟ لأن يتوقف عن التغيير لقرانكاري كبير خانه كان ليش؟ أظن لدقيقة خروك السوركاني لا يخير 100 مليون خروكي سور لدقيقة قرانكاري مثلا أمريو زيادة إذا نم قرانكاريا لابد من هو إذا التغيير مهم فبدون تغيير ماكو ما نقدر أصلا ما نقدر نعيش يعني تو تماشاك أجل قرانكاري لفصلكاني جيانا نبوه با همو جيانا بهار بوه چند ناخوش بو همو هاوين بوه چند ناخوش بو إذا لقرانكاري فصلكانا هر چوار فصلكا أو تيقين كا جيان ببي قرانكاري نابي كوسطاي ترطلب باش خالي اشتر خالي دوام تغيير وسيلة للتطور إذا تريد تتطور في مجالك لازم تتغير تمام؟ اگر اتبه قرانكاري يعني وتا برو تطور بروي برو پرسندن بروي برو پیش بروي پيويسك قرانكاري اگر قرانكاري نكي لشوي خوتا اوسطي وقلت من كسي وسطاو او انيت البيش يكون خوي هالوسطاو دعاء كبير لبروا وسيله لوسيله كان جيشتن بتطور زي ما هو تطور ناكي احنا ليش ما نتطور؟ العراق ليش ما يتطور؟ ليش؟ أنا أسألكم. لبروي قرانكاري تانية، يعني كداري تانية. العراق أكثر تغيير، ولكن اتجاه التغيير غلط. أي غلط. يعني إحنا بس صحيح. على التغيير ولكن هي اتجاه. صحيح. اتجاه زين. يا ريت لو تكتبون عفوا تكتبون الملاحظات مالتكم بعدين تقولوا لي ونناقشه إن شاء الله. طبعا وسيله لوسيله كاني جيشتن بتطور بردوام لقرانكاري بردوام لقرانكاري هاي إذا تو تماشي شركات عالمية بك شركات عالمية برو تماشي شونيتي إدارة عم بك بريو بالدنيا زادت شون خويا روجانا لقل قرانكاريان عليه أبي روجانا تقرير تبي الشركات العالمية الإدارة مالتهم حتى المدير مالتهم يقول للموظفين لازم كل يوم عندك تقرير كل يوم عندك تقرير حتى بأمريكا أكو شركات عالمية يقول لازم كل موظف كل يوم عنده تقرير بدون التقرير تنفصل هاي التقرير شنو؟ يتابعك إنه تغيرت لو ما تغيرت أجل قرانكاري نبيه لجيان تابر أو بيش ناروي أو شركة كبيرة إيماني علي قصة زور جوانية الله يجي مغبون من تساوى يوما أو كسن نكبته دوراوة دواكوتوها كدو روجي وكويك حتى نكهل للروتين كان هلا قصر كردني الشعب تو معقول ليها هم روجي تشارت قرش بيت معقول ليها هم روجي قالطة نعم يعني لسرنا مطيق بروي نابي أبي قرانكاري لجياني خوتا أنجام بدي قوتي بوي كبرو بيش بوي خالي شتر يجي شيء تلا تايبت من كان بريتيلا بردوام بول بريتيلا شيء الاستمرارية أحد خصائص التغيير هي الاستمرارية تماشاكن إما لتعريفك يا أخينا استمرارية بردوام بول يا ساكن أخصكانش معنا باس مانكر جيان بردوامي نابي ببيتي ببيع استمرارية خواي فروريالا فرمية كل في فلك يسبحون أم قردونا هي هر هموي أجولته لجولها هموي لجولها إيوه تصوره كان هموتان زانان أم دار لجولها قريتي لا
ئەلکترۆن و نیۆترۆن و زەڕات و ئەو شتان هەموو ئەسوڵێتەوە هەموو جوڵێتەوە لەبەرەوە ئەگەر ئەو جوڵەیە نەبێ ژیان ناڕاتە ڕێوە بۆیە ئیستیمراریەت یەکێکە لە تایبەتمەندیەکانی چی؟ تایبەتمەندیەکانی گۆڕانکاری بەڵێ باشە پرسیارێک لماذا نتغير؟ أصلا شنو حكمة إني أني جيت أتكلم وياكم بهاي الموضوع يعني من بوها توما أقصى نتام بوكم أصلا مو بقوري تماشي أو رسمانا بي إيوة تشي يبين جوانا أو أسطاوة طبعا بركة متوقف ونهر أما تايواني شيء بقصة كمان هو جوان تماشاكل أجر وسطاي لشويني خود جورانكاري روينا دا كسر ناتوان لو أو بخاطره بعد فترة إحنا نروح للنزهة مثلا أعياد نوروز نطلع وشفت ماي وتوقف تقدر تشرب منه؟ تشرب منه لو لا؟ ما تشرب زين تشرب من ياهو هاي الماء لو هاي الماء الماء الجاري مو بالشرع الإسلامي أكو أو بالفقه الإسلامي أكو موضوع يقول حتى الشافعية يقولون الماء إذا بلغ قلتين فأكثر إذا متوقف نقدر نشرب منه زين لكن أقل من قلتين ما نقدر نشرب منه ليش؟ لأن متوقف حتى لشرع شهاتوه عليه آويشي وسطاه بأندازيشي دياري كراو لشوينيكا ناتواني دزميجي ليه بقري ما تقدر تتوضى منه ليش؟ لبري وسطاه لبري وسطاه معرضة مو بيسبون لبر أوي كسي شي تربط وأنا دزميج لتو بقري والسود اللي ببينه بردوام بويا من هاتون ليرة أم قصارة تامبوكم وين دائما لقرانكاري أبين تادر البركة شو السود ما اللي ببينه آخر كسي شي وسطاه السودينية بوكو ملقا كسي ناتواني آوي اللي بخاطه وناتواني دزميج اللي بقري فالمهم سليم باشا كيف نتغير في 6 خطوات 6 خطوة هي أقربيت وأنجامي منين دڵنیابن ئەو گۆڕانکارەی کە تۆ ئەتەوێ ڕوئەدە خەتۆی یەکە بەڵێ تەماشای ئەمە بکە چ ڕسمێکە بینن لەو شاشەیە چیە بینن دوو هێلکەیە هێلکەیەکیان شکاوە بەڵام هەردووشی شکاوە بەڵام ئەوەی یەکەم تازە تەواو خەسار بووە بەڵام ئەوەی دووەم هەر چۆنێک بێ جوچکەیەکی تیان كرد كردي يعني أوتا يعني يكمل خطوة أبي لنفسي خوته دسبيك أبي لخودي خوته دسبيك وكوباس ما كان هتاكل لنفسي خوته دسبيك ناتواني برامبرش كوري هتاكل منك لدر وخون شاك نكرد به ناتوانم بتوبله ولا شاك بي ولا بابيك أو شاك بي تماشي أمبكا أما لدر ويمش كان مال جياني كوتايا تريان أو تفريد ريان أو تأخرية طوال بلام أما لناو وشكاو جيانيك دسي بيكردو أما أو ما تيجينيكا هميشه هستانوا وجيانوا ودس بيكردن لناو ودس بيكا وخالي بهزي همو قالوا نتويكش بريتيا لناو خو بريتيا لناو خو بوي كدس بيبكي بقرانكاري قولا أخي سيما همانا قصي زلزولكا بس خوي شاك نكردو قرانكاري لسر دسي أو رنادا باشا بوي قرانكاري زور كي أبي لخوته دس بيبكي ما مصايجي آيني كاتك لسر من برا قصاك هتاكو خويتي أو قصاني تيانا بكس قصي لي ورناقري ما مصايج بهمان شي وليرا كاتك قصيك كأجر خوي أو قصاني تيانا بكس لي ورناقري لبروا أبي أعدادي كالفن كولج قصي شي زور جواني عليه لا نستطيع أن نفعل كل شيء لكن نستطيع أن نفعل شيء يعني إما استاكم اللي رناتهم ولا هموما بهم مشتي بقوري نا دنيا بن همشتي بيا بنا قوري بلام خطوان اشتي بقوري مجالكي خمان بواركي خمان من ما وصلتوا ايو كتابين يعني لبواركي خطا تواني او اشتي بقوري بيقومان تواني بقوري
بێگومان نەتوانی پێشکەوی بێگومان نەتوانی بەردەوام بی دەی دەست پێ بکە بۆ وەستاوی بۆ ڕازی بین بەو دەرەجەی کە ئێستا هەمانە باشە طبعا خوای گەورە لە زۆر شوێنە ئەفەرمێ وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون ئەزانم نەفس حتى لآيات اشترى أفرمي إن الله لا يغير ما بقوم يعني باسي قومي كردوه زور جالي معنى خوايا بو أم ولاة الناغوري يعني بو هموما الناغوري أم بسيارة معنى خوايا قولة جوابي داوته حتى يغيروا ما بأنفسهم بتاك تاكا هموما لشوني خومانا وقرانكاري ما بسلا هاد إنجا خوايا قولة توفيق معنى دابو قرانكاري قولة مولانا سيزور جوانيه الله فكرت في تغيير العالم لكن لم أستطع فكرت في تغيير بلدي فلم أستطع فكرت في تغيير مدينتي فلم أستطع فكرت في تغيير بيتي فلم أستطع في النهاية قررت بأن أفكر في تغيير نفسي لأن النفس هي مصدر الكون أو سنتر الكون مولانا قصه جوانی هەیە ئەڵێ من بیرمە کردەوە چۆن جیهان بگۆڕم دوایی بۆم دەرکەوت کە ئەسڵەن بە من ناگۆڕم اینجا بیرم کردەوە وڵاتی خۆم چۆن بگۆڕم هەر نەمتوانی بیرم کردەوە شاری خۆم ماڵی خۆم چۆن بگۆڕم هەر نەمتوانی دوای ئەوە بیرم کردەوە قەرارمدا کە ئەبێ خۆم بگۆڕم اینجا ئەوانەی ترە گۆڕێن خوا باوکێک درۆزن بێ دوور لە ڕوویەوە مناڵەکەی دەتوانێت ڕازگۆ بێت دایکی هەر دایکی ئەگەر قسەیەکی خراپی هەبێت مناڵەکەی ناتوانێت تقليدي باشي كاتو غير تقليدي خرافي كاتو لبروا إيما أجر شاك بوين هم مالونا هم شار هم زانكو هم ولاد هم جهادش بيكوا أقول وكو أو 6 مليون كسي كوتن بيك وشيء استووه بخوان أقول بلان ليه عفوا يكتاي بدمندي هي ما مصدق باش گۆڕانکاری لە خۆمانە وا نەزانم ئاسانەها ئاسانی یعنی تەماشای گۆڕانکاری لە خودی خۆتا وەکو ژیانێکی پەمەیی مەکە ژیانی پەمەیی ئەزان ژیانی پەمەیی یانی چی؟ یعنی ئەوەیە کە هەر خۆشیە ئەسا گەنجەکانمان ژیانێکی خەیاڵاوی گەنجەکانمان بۆڵە تەماشای مەحکەمەی کەرکوو بکەن ئەو گەنجانەی کە لە دوای 6 مانگ تەلاق ئەکەوێتە بینیانەوە باشە ئەزان سەبەبی چییە؟ سەبەبەکەی ئەوەیە کە ئەمان خۆیان دانناوە لە دوای زەواج کێشە بێتە بەردەمی بە ژیانێکی خەیاڵاوی تەماشای زەواجیان کردووە باشە ئەم گۆڕانکاریەش ئەگەر بێت و لێرە ئەوها جوانی کەین و خەیاڵ بکەین و قسەی گەورە بکەین ئەڕوخین مجرد یەک فەشەل ئیتر تەواو کۆتایی پێدێ لەبەرەوە بێ ئاگادار بی ئەلێکس کارل قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ مەحاڵە يعني حتى قصكي بالنص أمام بخير لا يوجد في الدنيا شخص يريد تغيير النفس ولا يتأذى يعني محالة كسر بدوزيته ولا لا كومالجيا يا لا سرزوية بيه جوراكاري لخودي خويا بكا وآزاري بينجا وتي أمبو وتي لبر أوي بيكرتاش تابينيوا تمثال دروستك شلون بشك شو قلم ليه ده أو مروفيك برياري داو جوراكاري لخودي خويا بكا لهمان كاتا هم بيكرتاشكيا هم قراكيا چونك خويتي أبي لنفسي خوي بدا بجاك شو قلال بيقومان آزاري يعني بيقومان أو كسيك أكبيت قراكاري لخويا آزاري شي زوري بيني إن جاء قراكاري كردوا بلا أم خاليك خطوين شي تنبلو قراكاري من يساكا أنا عندي طبيعة مو حلوة مثلا أريد أغير نفسي زين قررت أغير نفسي خلاص لكن قبل تغيير النفس لازم أعترف بخطيئتي حتى لما حاكم أجل تماشا بكي أو كيساني كأجت بردمي حاكم أو تاوانباري كأجت بردمي محكمة كداني بتاوانكي داناوا اعترافي كردوه لسر خطأكي سزاكي عقوبكي كم تربي لو تاوانباري كالله والله دسم خوش كشتوما يستج زندو بيته أجمعي كشتوه زور يعني أو قصانا كريه لبردم محكمة عيا زور بقوته وبشدته أما يعني زور جواز لعقوبة لنا أما تندومي كردوه إساكا أيوة توبة بكاو طاب عقوبكي خفيف ترى داوائي بردن كردن أبي بيت الثقافة لنا ومانا برزا هلا يكم كرد
داوای لێبوردنەکەم. خەسڵەتێکم هەیە برادەرەکە من پێی بێزار کردووە، مامۆساکە من پێی بێزار کردووە، من داوای لێبوردنی لێکەم. زۆر ئاساییە پێشەوەی گۆڕانکاریەکە بکەم ئەچم خۆم چاکەکەمەوە. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ قامچیەکی هەبوو، هەموو شەوێ بەو قامچیە محاسبەی خۆی کرد. حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. محاسبەی خۆیە کرد. من ئەمڕۆ غەڵەتێکم کرد، ئاگادار بە عومەر دووبارەی نەکەیتەوە. دووبارەی کردێتە ڕێک بە قامچی لە پشتی خۆیدا. یعنی ئەمە من ناڵێم بڕۆی بە قامچی لە خۆمان بدەین، نا. بەس ئەوەندە داوای لێبوردنکردن، ئێعتراف بە خەتەئی خۆمان ببێ بە چی؟ ببێ بە ثەقافەت، ببێ بە کولتور. بەڵێ. باش. خەتوەیەکی تر بۆ گۆڕانکاری. دەست پێکردن لە سوورەتی کەهف ئێمە هەموو جومعەیەک سوورەتی کەهف خوێنین وەکو سوننەت. سێ وشە هەیە لەو سوورەتەیە دووبارە بۆتەوە زانایانە فەرمن ئەم سێ وشەیە ئەم سێ کەلیمەیە لە سوورەتی کەهف سری سەرکەوتنە، نهێنی سەرکەوتنە. يعني سر التغيير في سورة الكهف اكو 3 كلمات العلماء يقولون هاي 3 كلمات يعني متكرر بوايد. فانطلقا دس بيكردن. يعني منها تابع يعني الله اخرنم باشا اخرنم ولقد علم ان نسلم شلون بخير شلون درجه جوادركم شي بكم جينكم همو بلانم داناو باش اگر دس بينكم هيك هەتاکو مردن بڵێ ئەی کلێنس بڕۆ ئەو پێشەوە باسم کرد ناڕوە هەتاکو دەست پێ نەکەم هەتاکو بەدەست خۆم نەیبم. یعنی من خوای گەورە هەموو جاڵەیە باشە ئەوە نییە فڵان کەس خۆ زۆر لە خوا ترسیشە ئەی بۆ لە دەرسەکانە مەسەلەن کەوتووە. خوای گەورە قانونی خۆی بۆ ئێمە تێک نادا بەڕێزە. قانونی خوای گەورە ئەوەیە ئێمە لە ژیان ئاژین لە عالەمی ئەسباب ئاژین ئەبێ ئەسباب بگریتە بەر. بۆ دەستکەوتنی شتێک پێویستت بە گرتنەبەری ئەسبابە. خۆ ئێمە پێغەمبەر نین موعجزەمان بۆ دروست بێ. لەبەر ئەوە دەست پێکردن لە ئێستەوە بەو گۆڕانکاری کە تۆ ئەتەوێ زەرورە. چونکە ئەگەر بێت و هەر قسە سەف دەکەین سوودی لێ نابینین. لەم دەرگایە ڕۆینە دەرەوە ئێرا بێتە ذکرایات ئەبێتە یادەوەری. چەند ساڵێکی دوایی یەکتریە بینینەوە مامۆستا وڵای محاضەرەی زۆر خۆشی بۆمان بوو. قسەکانی خۆش بوو، قسەکانی وەگەڵێ نەبیسرا بوو یا شتێ لەو بابەتە دوای ئەڕوا. بەڵام ئەگەر ئێمە بێت و دەست پێ بکەین نا ئەو کاتە بەروبوومی دەست پێکردنی خۆمان ئەبینین. ئەم قسانەی کە خۆم ئێمایکەین بەروبوومەکەی ئەبینینەوە. پێغەمبەری خوا فەرمێ احرص على ما ينفعك. ئەو شتێک کە خۆت دادناوە و خۆت بڕوات پێیەتی سوودی بۆت هەیە بۆ پاشە ڕۆژت هەیە لە هەدەفەکانت ئامانجەکانت لە خەونەکانت پێداگیر بەدەستێت. نەهێڵی کەس لێتی زەڵ بکە و نەهێڵی هیچ کەسێ بێتە بەربەست بوت. ئەزانی وەک چی وابە؟ وەکو ئاو وابە ئاو. ئاوتان بینیوە تاشە بەردێک دێتە بەردەمی چۆن خۆی لەو ئاوە ڕزگارەکە زۆر بەنەرمی لەملا لەولا لەسەرەوە لە ژێرەوە هیچ لە بەردەکەش ناکات. بەڵام زۆر بەنەرمی وازی لێدێنێ و بربەستەکەش لا ئەدا. فإذا عزمت فتوكل على الله. توكل أزاي لدواي شي دي لدواي عزم دي. آخر زور جار إحنا فاهمين هاي الآية غلط. يعني إحنا بعض مرات نقول يلا توكل بدون أخذ الأسباب. لا إحنا مو نبي. إحنا مو ملائكة. إحنا عايشين بعالم تسمى عالم الأسباب. يعني فإذا عزمت يلا فتوكل على الله. النبي صلى الله عليه وسلم قال للأعرابي شنو؟ اعقلها ثم توكل على الله. يعني من بلان دانيم دسكم بإيش كردن إن جاء توكلك مسألة خوا. نجوتان نخن دوما نخوما ما ذكر دوما امتحان والله توكل بخواش تيك هلا بيه بخوا نابي. أجر تو حزري خوت دوار نقرت بيه باش. خالي شكل. بۆ ئەوەی گۆڕانکاری لە ژیانتان ڕووبدا ئاماژەیەکم کرد ئەبێ ئەو ڕۆتینانەی ژیانی خۆت بسڕیدەوە. ڕۆتینی ژیان ئەبێ بکوژی پێشەوەی بتکوژێ چونکە ڕۆتین کوژەرە بکوژە ئەتکوژێ. تەماشاکە من الحكم اللي الله سبحانه وتعالى أعطانا العبادات. مثلا عبادة الصوم. احنا ليش نصوم في السنة شهر؟ أحد الحكم اللي موجود في صيام شهر رمضان هي لقتل الروتين اليومي. بو أول الروتين الروجانة ما بكوشي. خواي جورا بيتالي ينظم عنقتو
ئەخۆیت و ئەخۆیتەوە ئەبێ ئەو ڕۆتینە لە ژیانتە نەمێنێت بۆ ماوەی مانگێکە بێ بۆسی دەخواتەوە 11 مانگە تۆ شەوانە خەوی لەو دەشەوەی ئەخیر مەخەڵ ئەو ڕۆتینە بکوژە إحنا ليش ما نحب الدوائر؟ الدوائر الرسمية، الدوائر الحكومية ليش؟ نبيت قالوش أتبابو أم جولة، لو جولة ده تجيبوا أو جولة من غرفة لهاي الغرفة، من غرفة لهاي الغرفة، على مود توقيع واحد. هاي روتين، وإحنا يعني ما نحبه، إزعاجي فيه. باشا لبلا وين روتين لسرد كونه بيته من بالمونية بويا وين بالرئيسي باسكه. أم موبايلك إيش يشتريكه؟ إيش قد وزن هاي الموبايل؟ خلينا نقول ربع كيلو. ربع كيلو أنا ألزمه هيجي لمدة نصف ساعة. ما يضرني. هاي النصف ساعة إذا صار 4 ساعات. شيبه؟ بس ما دوبي. أقربوا بدا ساعات. إذا صار 10 ساعات. أبي بنبلغ خسخاني آزادي. يعني خص مستشفى كركوب لبري أكوم يا باشا أوين شيء نبدأ زوريش سوكا جنزكي دو وقت بيني كاتك بوكسينج يكر بوكسكات لأنك شو جيني سواء شون بوكسينج لا هنا كان الأمريكا أوا نعم أوا والله دعائي ككوت يكسر دكتور كان هذا مسلي كوت عزكا مديك من جاوش ساعات أظن الروتين أجل لسرت كلاكبو هرچنه سوکیش بیه ایسا لوکا 5 فرد لوکا بکره باش شاند لوکا چنه سوکا بس 5 فرد لوکا بخره سر شاند زن چی بسده خوز سده لبروی جیانت خوز نبی بیویسته که او روتینانه بکوشی ابی دریکی ابی لجیان تا بونی نمینه بلا امشتا کشتنی روتین لدایری زوری ندر تکات درو يعني أو قصيك كأكرا بيشتر الحشر مع الناس يعيدون ليريا إما باطلة كينو أو قصية باطلة الحشر مع الناس يعيدون من روجا جنجي أم قصية باسكر وتي ما مصاتو خريشي شي وتم بو وتي كل برا شاري شويرانا ودز بتشاوتو وبقرا وتم بخواتو هلاي وتي بو وتم قول وايا أو شاري كبري لشويرا تو سود تقول هذا نبتوش بالخود كيتا شوي وقوان تو بوي كد نيلي اوان بك من اوت شالا كواد كتي توش تي وقوان شوي بيمكن نوت شالا توش تياكي لبنوا كشتني روتين همو كسك نخ عوامي خلشي سا دروا وكو يمنين عوامي خلشي وكو يمنين بغيتو نبي زور عيبه قنتي شي زانكو بلا والله كسي شي لسر جاده هرشي بس راد من جواب او نا تو بيويسا كات جواز دي لبازني اغلبيه بيت دروا لبازني زورينا براسي خود دركي تدروا شو كالزورينا نال القرآن كاين بودا هاد خوي القرآن شوايا ولكن أكثرهم لا يعقلون ولكن أكثرهم يعني أمشي عليه بلان باسي كم كراوة وقليل من عبادي الشكور باسي كم كراوة بمدح براسي لبروا أقل ويست القرآن كريم كي ككمبوي ضلت بخود خوش بين نوك ودلت بخود بسوتين خطوة يشتري تماشي رسمك ذباب ونحل ميشو ميشهن عنوانك شغله كن إيجابية إيوه چی لبرتيك بله مشنگین بس لسر شتی پاک و خوش و بون خوش و آن انیشیته و توی جشوین خراب و جوان أظن كسي ومن هي أكو بعض أشخاص من يقعدون من النوم رأسا يتحول عينه إلى عين الذباب حشاكم يتحول عينه إلى عين الذباب يعني كسي ومن هي هل خو هلسا تشابي أقوري بتشابي شي بتشابي مش هل أولا بشيء شي رشي بينيش على ماذا يش هيك نكبيو أخو أمره منه أمره كون أمره ما مصاب قسم فيله أمره برادركم بيركدنوي نرينية بيركدنوي سلبية رشبينية يعني رشبين وكوشي وكو ميشك كهلا يعني زوه بس اشتي بيسو ناشرين ونابختيا كبير هتاكو خواي قول جالسن لبرو يمنا بيوامي ابي بو اوي قرانكاري لجيان تابكي بيويسا كان قرشبين بي وكو ميشهن بي تشاوي بكيتا تشاوي ميشهن بيركدنوي بكيتا بيركدنوي ميشهن
لەسەر کام گوڵ جوانە ئەوە ئەنیشێتەوە لەسەر کام گوڵبوونی خۆشە ئەوە ئەنیشێتەوە دایما قسەی جوان کردانی جوان بیرۆکەی جوان یعنی بەم ڕوحیەتە بیر بکەرەوە بەڕاستی ئەمەش خەیاڵ نییە خەیاڵ نییە ئەو بیرۆکانەی کە هەتە سلبیە بیکوشە بیگۆڕە بە ئەرێنی بیگۆڕە بە ئیجابی يعني حول تفكيراتك السلبية إلى إيجابية لأن إذا أنت حتى التفكير مالتك إذا مو إيجابي ما تقدر تتغير ما تقدر تغير نفسك أبد ما تقدر يعني هو تماشاك الكسرك برادرت عن هي تأكيد لم زاكو إيش هي لم كل إيش هي كسي وهي يعني قصيش خير لدمي أنا هر وضعك وضعي السياسي بخواب يعني الراكي بخواب يعني أمرين والله بتمان هجوم ما ممكن يعني ام قصانا اما زي قصيتشيا قصي اعلامه مداخل اعلامي يسعى وايا لبلو قرانكاني بدستي او اوانات دروس نابل هيج ونات وانا هيج بكر الا اروخين اظن روخاندن فنيشي تيانيه من اجر تكشي كم بديتي اتوانا ام داره بروخين باشا بيش كان همو انا تواني اوكي بس ولك تشكس انا تواني دروسي كم شو تواني داره دروسي منو يقدر يصنع هاي الميز منو يقدر بس كلنا نقدر نكسره تمام اذا الفن مو بالتكسير الفن بالتكوين اظن بوذا كان عنده طالب ذكي جدا وحكيم ويعني شلون الله سنجين بوذا طلبه شي هبو زور سنجين کەسێکی سەرکەش هەبوو لەو ناوە بە زمانی بازاری دایحەکانی سەر جادەکان بوو هات بۆ لای وتی بینیسە تووڕەیەکە مەمە چۆنە خەڵکی باسێکاڵێمە تووڕە نابێت چۆنە بێت تووڕە نەبێت وتی بینیسە تووڕێ تیان یاڵە بزانین چێ هاتە بەردەمی وتی فڵان کەس وەرە با شەڕ بکەین خەلوێت ساڕە وەرە با زۆران بازی بکەین ئەو تەڵەبەی بووداش طبعا عاقڵە ئەزانێت چیەڵێ وأزاري أو كسر شيء يعني هموش شيء قوتي بس عقلية وتي باشا من أتصارع وياك لكن بشرط بشرطي وتي شيء وتي فرمو دا أو توريكا الدمر فأس الدمر برو أو داري لتنش مويا هالشيء لقي في ويا بيبرو إنجا شرط وتي باش شو اللي خكاني ليك اللي وتي فرمو دي ولا بشرطي وتي الناهي اشتاك ما وشرطك وتي شيا وتي برو او الخانه بخره وقد دارك انجا شرك وتي والله ناطوان وتي اخر هاي بعقل دول لو بيجوا عقل وهنار فن لشكانانيه لشركردنانيه لكوتنانيه لسلبيبونانيه هنر اوي كتو يسام دارك خوينا بكيتو او هنر او دار دروسك او هنر نكش كاندني شركردن هنر نيه سلبيبون هنر نيه ايجابيبون هنر او كسي هميشه ايجابيه هميشه تفكيري باريني بيركاته او كسا براسي هنرمند باش خطوه شيء لدواي او ام قصانا خلك هي زور قريبه فكر في عاقبه فعلك اني اريد اتغير واخطو خطوه قبل ما اخطو خطوه لازم افكر في عاقبه الفعل اللي اني افعله لان بعض مرات الفعل مهما يكون صغير العاقبة تكون كبيرة. النبي صلى الله عليه وسلم عنده حديث يقول الشخص بعض مرات ما يعرف بكلمة اللي يقول له كلمة واحدة لكن يلقى بها في نار جهنم 70 خريفا يعني تماشاك كلميك يبو شيء باشا بلام أو كلمة بيته هو يجي أو بشرة بحفتا صال أخرتها خلاي جهنم يا باشا خو أوف وشيء أوف كلمة أوف ألف فاء إذا تقول لي الوالدين كبيرة من الكبائر حرفين إيش قد الصغير لكن عاقبته كبيرة لازم نفكر في عاقبة فعلنا لبنوابي بزالي تشي الله وتشي أكي تو كدوای پشیمانه بیتو تو تماشاک زور آسانه همون روزه لمالوا دارک دابنی همون روزه بروی تمالو بزمارش تیادا بتی زور آسان بلام دوای 365 روز که سالی کی رککا لسر سالا بلم ولا او داره همو بزمارکانم بوله بکرو
چەند ناخۆش لی کەرەوە ناتوانم چونکە عاقبەتی فعلەکە گەورەیە ئاسانە قسەکردن بەڵام ئاسان نییە گەڕانەوەی ئاگدار ئەو فعلەی کە ئەیکەی لەوەی ئاسان بێ بەڵام عاقبەتەکەی گرانە بێ ئاگدار بزانە عاقبەتی چییە بێ لەبەرەوە زۆر جار قسەکە کردارەکە بچووکە بەڵام عاقبەتەکەی گەورەیە بێ ئاگداری پێشەوەی ئەنجامی بدەین بۆی پەشیمان نەبینەوە بەڵێ طبعا بەرەو کۆتایی سیمینارەکە ئەڕوا هەندێک لەو شخصیاتانەتان پێ ئەناسێنم ئاشناکەم کە لە ژیانیانە تەغییرێکی باش ڕووی داوە و تا ڕادەیەکی باش ئەم خۆتوانیان ئەنجام داوە کە ئێمە ئێستاکە باسمان کرد هسه نتعرف على بعض الناجحين الذين ساهموا في تغيير حياتهم زين أول شخصية منو يعرف هذا؟ شو اسمه؟ هذا الرجل اسمه آلان مولر طبعا دزقاي CNN دزقاي إعلامي CNN دزقاي إعلامية لصالي 2010 إعلاني بياني بلاو كردوا CNN في سنة 2010 نشر تقرير عن هذا الرجل قال أفضل مدير في العالم هو آلان مولر ليش؟ لأن في ساعات قليلة قدر يرجع 14 مليون دولار لشركة الفورد الأمريكية يعني نيش 14 مليار دولار شركة فورد الأمريكية بجهدي أما نيش زرركا وهل بجهدي أمش أو شركة درست بويو لبنوا باشترين بريوبري صالي 2010 طبعا بو معلومات حتى صالي 2010 فورد الأمريكي أجر أمن بويا بڕواکە ئێساکە بەناو فۆردی ئەمریکی نامە کۆمپانیای فۆرد نامە باش ئەمە خۆ یەک کەسێکشە بەڵام ئەو تەغییرە گەورەی ئەنجام دا بەڵێ مامۆستا گوڵی وەڵ باش ئەمە ئەیناسی بەس تەماشا کرد طبعا پێشەوەی بێم بۆ ئێرە تەقریرێکم لەسەر ژیانی ئەنیشتاین خوێندەوە ئەنیشتاین کەسێکی ئەڵمانیە یەهودیە بەڕەگەز ئەم کەسە لە مناڵی چیان پێوت کەسێکی نەفام بەس بڕوا بکەن عاقڵترینی ناو هەموو کۆمەڵگاکەی خۆی بوو هەر لە مناڵیشەوە بەڵام هەستیان پێی ناکرد بەس توانی چی بکە قدر يثبت نفسه قدر يثبت نفسه وقدر يحقق التغييرات اللي كان يريدها هو تواني تنها كسر ببيت أو أينشتايني كيستئمها لن كليانية قانون كان يخرج تنها كسر كوتواني قران كاي رجعين درسكا دايكي بالتأكيد ودايكي متماني بيدا بابا باش أما ناسن شيء شيء أو هنا كاين كيني كلوا ده هنا ديزني شيف كابتونا جوان ناوي شيء ناو شو اسمه هذا شو اسمه والت ديزني ده اسمه طبعا والت ديزني صانع ميكي ماوس كاتك دروستي طبعا مش ابداع مش تغيير لكم الجا اشتوار وين دار طازه تلفزيون لكم الجا بلاو ام والت ديزني كاتك ديزني لاند دروستي ويستي بي بابو يجي محطه كان اذاعه راد ينشر بإحدى القنوات المحلية كان ماكو فضائيات فمن كتشو بڵێن ئەو شوێنەی کەویستی بۆی بڕوا گاڵتەیان پێ کرد وتیان بابا ئێمە ئەم تەلڤیزیۆنانە ئەم شاشەیە لە ماڵی خەڵکەکە ئافرەتی تایە ئافرەتیش لە مشکە ترسێ لەبەرەوە ئەگەر ئەو مشکە لە تەلڤیزیۆنە ئێمە بڵاوکەینەوە یەک ئافرەت لە ماڵە نامێنێ ئێمە بازارمانە ڕوا گاڵتەیان پێ کرد یعنی هەتا وای لێ هات ئەم کەسە ئێستاکە هەموو ماڵێک میکی ماوسی تایە باش كريستوفر كولومبوس 1492 ئەگەر چی قسەی لەسەرە کە ئەم نەیدۆزی بێتەوە قارەیەک بە کاملی قارەی ئەمریکا ئەم کەسە دۆزیەوە پێوترێ كريستوفر كولومبوس يعني من ئەمە يعني بە ئێوە بگێنم کە تۆ کەم نیت
وانا زاني بڵێ من بەتەنیام تۆ بەتەنیا نیت کەسی وا بووە قاڕەیەکی دۆزیوە تۆ بەتەنیا بووە کەسی وا هەبووە قانونێکی داناوە بەتەنیا بووە بەتەنیا اختراعێکی کردووە لەبەرەوە تەنیایی بۆ گۆڕینی ژیان کەم نییە لەبەرەوە ئاگادار بێت 5 دقە ماوە منیش 5 دقە ماوە بەڵێ ئەمە ناسن برادر خۆمان هەموو ڕۆژەی ناسن خاوەنی فەیسبووکە مارک زۆکربێت ئەزانن مارک گەنجێک بوو وەکو ئێوە يعني مارك في أول الأمر عندما صنع الفيسبوك كان الفيسبوك فقط في الجامعة مالته يعني هو صنعها اخترع للتواصل بين الأساتذة والطلاب فقط بعدين شنو صار به؟ صار برنامج عالمي يعني طلبيك قتابيشي زانكو وايكر فيسبوك دابين كيما يسسوني ليبين أظن ل 2010 في 2010 أعتقد 2010 وليد بن طلال الأمير السعودي اللي هسه موجود بالسجن وليد بن طلال دز له رسالة قال أنا أقدر أشتري منك الفيسبوك ب 14 مليار دولار وأعطيك هسه بس أنت وافق حتى أكون أني مالك الفيسبوك فمارك شلون رد عليه؟ قال يا سعادة الأمير الأفكار تصنع المال ولكن المال لا تصنع الأفكار هو من أمنافش وتي أم فيسبوكي كمنها ما تماشاك يعني إذا جالي واهية هو بلو كوتايك يا رازول باشا ما مصاقر بكري أو بردانة برزو كان منش كوتايك إن شاء الله ما بس مأوية كاتك كشتير دروس لكي نوسيني شي جوان أنوسي چەند دڵت پێی خۆشە ئەوە زادەی بیرروبۆچینی خۆتە ناتوانێ بیفرۆشی ئەمیش وا بوو وتی من ئەو جۆدەی کە کردومە ناتوانم بیفرۆشم چونکە ئەو فکرەی من پارە دروستەکان نەوەک پارە فکر و بیرروبۆچون دروست بکەم لەبەرەوە ئەبێ ئێمە زۆر ئاگادار بین لەو خاڵە باشە بۆ کۆتایی ئەمە ناسن ئێمە زۆر جار احنا عبالنا بس يجي طاري البنغلاديشيين رأسا نتخيل الكناس يعني واضحين بنغلاديشي كان بس كناس انتهاء بس أنا مش انتهاء محمد يونس البنغلاديشي أما ظالم شي كردوه قصيك بيلم بس بيني خوم عم بيه أما لتقريرك آخر الموضوع أو قصية أي كم خوم بشر مزار ظالم أنا أستحي هسه أنا أقول هذا المعلومة شخص واحد محمد يونس البنغلاديشي ايش سوى؟ وضع بنك للفقراء انقذ حوالي 7,400,000 شخص فقير من الفقر 7,400,000 فقير اغناهم شخص واحد عنده مشروع عنده فكرة وانقذهم من الفقر الى الغنى 7 ملايين يعني بزانت چنێک گەورەیە یەک نەفەرێک بە بۆنەی بیرروبۆچوونەکەیەوە ئیبداعاتەکەیەوە طبعا ئەدەواتی زۆر بە ئاسانی بوو يعني ئەدەواتەکانی ئاسان بوو باشە دوای پرۆژەکەی بخوێنەوە ئەزانم بە یەک کەسێک 7 ملیۆن کەس و 400,000 کەس لە فەقیری ڕزگار بکەوەڵەوە ئەوە هەر شەرمەزاریە بۆ من کە لێرە ئەوە باسم چونکە من هەموو ئەویش هەیە 120 شەهادەی دکتۆرای فەخری وەرگرتووە 113 جائزەی وەرگرتووە یەکێ لەوانە جائزەی نۆبڵە کە بریتیە لە 1,800,000 دۆلار ئێدە بزانە کەسی وا هەیە بە تاکە شەخصێک ئەتوانێت ئەو هەموو گۆڕانکاریە بکە لە کۆتایی ئاڵێم تفكر ساعة في خير من عبادة سنة هذا مو حديث لكن حكمة معناته صحيح تفكر ساعة في مجالك خير من عبادة سنة تطوعية أنا أذكر لكم قصة كنهاية إن شاء الله وأنتهي مني كان أكو كاتب اسمه تود هنري كاتب أمريكي كاتب يكبو نووسەر يكبو ناوی تۆد هێنری بوو ئێستاش پێم وا بێماوە ساڵی 2013 کتێبێکی نووسی بە ناوی دای ئەمپتی ألف كتاب باسم موت فارغة داي أمبتي هو يذكر في مقدمة كتابه فكرة أو شلون إجا هاي الفكرة حتى يكتب أو يألف هذا الكتاب. قال إحنا كنا موظف
مجموعة موظفين في إحدى الشركات الأمريكية في أمريكا. فاليوم جمعنا المدير جمعنا قال عندنا اجتماع. بداخل الاجتماع المدير سأل سؤال حيرنا احنا، يعني ما نقدر نجاوب. قال السؤال كالآتي: يا أرض بالكرة الأرضية، يا أرض أغنى أرض بالعالم. شنو أغنى أرض بالعالم؟ دەوڵەمەندترین زەوی سەر خاکی ئەم گەردونە چ زەویەکە؟ هەمویان طبعا پێشەوەی ئەو قسەی بکە هەمویان یعنی قسەیان جیاواز بوو، چونکە ئەم بیرێکی کردەوە بەرامبەرەکەی بیرێت لێ کردەوە. بعدين يقول هو يقول تود هنا يقول تفاجأنا بالجواب مالته، يقول لا قطر لا سعودية لا عراق لا السويد لا بريطانيا كل شيء ماكو هاي، فقط المقبرة. أغنى أرض بالعالم هي المقبرة. گۆڕستارەکان دەوڵەمەندترینی سەر زەوی. وتی بۆ؟ وتی لەوەیە تێگەیشتم کە مەبەستی ئەوەیە هەرچی بیر و بۆچوون و ئیبداعات و قووە و تاقە هەیە لەو گۆڕستانانەیە نێژراوە. هیوا هەبووە نەیتوانیوە فکرەکانی دەربخا، نەی شەرمی کردووە ئیبداعاتەکانی دەربخا، بەربەست بووە، ڕێگر بووە لەسەرەوەی ئیش بکە، گۆڕانکاری دروست بکە، لەگەڵ خۆیان چۆتە ئەرزەکەوە و بۆتە خۆراشی مارومێرو. لەبەر ئەوە تۆد هێنری من ذاك الوقت قرر انه يكتب كتاب يقول لنا موت فارغا، لا تموت الا وانت خالي اليدين من الخيرات. يعني دست ابي بطال بانجابرو بو يجي دسك لكم القيادة ديالو من تصير واشتري ابي سود لتول بينهم عيبه من مش جير غوروا ناو خوروا ابداعكم هي فكريكم هي دينه خمدلو برامبركم سود ملينا بيني حيفا عيبه لبلوا من شبيتان الله پێشەوەی بمرین ئەم جیهانە بەجێ بێڵین بە هەموو ئیبداعات و قووە و تاقە و تەغییرمان لەم دنیایەدا بنین تا ئەوانەی دوای خۆشمان سوودمان لێ ببینن. سپاسانەکەم بۆم دەرفەتەی پێتان بەخشیم. ئەشکركم على حسن استماعكم. سەربەرشتە دەست خۆش مامۆستا ئەحمەد، دەست خۆش بۆ ئێوە کە تا ئێستا لەگەڵ ئامادە بووین دەکەم کورتیشمان ببورن، بەس من مەبەستمە چەند پرسیارێک بکەمە بە حەزەکەم پێم مزامن جوابمان دەنەوە. ئایا تا چ ڕادەیەک سوودمەند بوون لەم دەرفەتە؟ پێم مجاملە حەزەکەم ئایا سوودمەند بوون؟ سؤال اقتراح پرسیارێک تێبینی لە مامۆستا چیتان هەیە؟ ئێمە خزمەتتان. عتاب حتى عتاب علي آخذ لخودي خومك أحمد والله عنادي بأخوة. يعني نقطة تحول في حياتي هي العناد. أنا كنت عناد على الهدف اللي كنت أنا أسويه. أبوي كان يقول لي ما تروح للجامعة لأن يقتلوك. أنا كنت عناد. مثلا كان أكو قدامي مثلا صبات كونكريتية، بس أنا ما كنت أشوفه إنه حاجز. يعني أنا كنت عناد إلا أسوي خلص. أجاشتي بقرب بمشكموا يعني وكو هدف يقداي بنيم هر أبي بيكم ما قال مردن بيولا نيلي بي أجينا هر أبي بالروم الروم طلاب فقط عنادي لا نظام. يكسرد ما مصوتت گۆڕانکاری يعني هۆکارێکە بۆ بەردەوامبوونی ژیان، بەڵێ گۆڕانکاری هۆکارێکە بۆ بەردەوامبوونی ژیان، بەڵام بەچی ئاراسێک هەندێک گۆڕانکاری هەیە خۆی لە خۆیە يعني گۆڕانکاریەکە بۆ من قصير تمام قصير كويست بيكم سباسكم كيناته وبيرو أيش هو إما إحنا فاهمين من هاي الآية غلط، إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. إحنا نستخدم هاي الآية في سياق المدح، لكن هاي الآية أيضا تستخدم في سياق الذم. يعني الشعب اللي يتغير هو مثلا أنا أتغير نحو شيء سلبي وأنت تتغير نحو شيء سلبي. أم كوملقايا بلو خرابيك ناروا أجر خويا خراب نبي، أجر قرانكاري خراب لخويا نادروس نبي. يعني أجر من خراب نبي تو خراب نبي أو خراب نبي أو خراب نبي كوملقا هموي بخرابها ناروا. أم كوملقايا بو خرابها لبلو خو ما خرابي حقيقة بو بلو خرابها ولا بلو أنداماني كوملقاكا بلو خرابها بهمان شيوا خواي قولة توفيق نادا بو تشاكا أجر بو تشاك نبي يعني هردو خلنا وكي بو هي. بس یەکشتی ترش مامۆستا پەلەکردن لە گۆڕانکاریە زۆر هۆکارە بۆ شکستی سەرەکی
پلە بە پلە ئەگەر یەکسەر پەل بۆ دوور بەهایەژی ئەگەر کەمێک خوێندنەوەیکی قوڵی بۆ بکەیت بەردەوامبوون باسی بەردەوامبوون بکە ئیستیمراریەت پەلەیتیان نییە ئیستیمراریەت پەلەیتیانە لەوەیە هەموو ژیانت یەک هەدەفت هەبێت پێی بگەیت و وەفات بکەیت ئێستا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام أبو بكر رضي الله عنه من نزل آيات سورة النصر إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس في دين الله يدخلون في دين الله أفواجا أبو بكر الصديق كان يبكي ليش؟ لأن هو عرف أنه النبي صلى الله عليه وسلم خلص مهامته خلص لازم يروح أو لازم يموت يعني أو زاني هدفك خوي بيكاو طاو يعني لويا جنجك حتى مردن بيجوي بمري هدفي شيء كي أجاوب فترة يعني يك هدف موتو بس